بێگومان زۆر ڕێگە و بابەتی گرنگ هەیە بۆ ئەوەی بتوانین کار و پیشەکانمان زیاتر گرنگی پێبین، زیاتر بتوانین هەم لە ڕووی کەسایەتیەوە هەم بتوانین لەو پیشەی کە خۆمان مەبەستمانە تیا سەرکەوتوو بین بە شێوازێکی زۆر زۆر باش. لە هەمان کاتە ڕنگدانەوەیکی زۆر زۆر باشی هەبێت لەسەر ئەوەی کە بتوانین خزمەتێکی زۆر زۆر باش بکەین لە میانی ئەو کاری کە گرتومانەتە بەر بتوانین خزمەتێکی باش با کۆمەڵگەکەشمان بگەێنین. بەڵام ئاخۆ لە چ ڕێگەیەک ئەو ئەبێت ئەمڕۆ لە ڕێگەی میوانی کە خۆشەویستمانەوە تاوی زانیاریەکان ئەتوانن لەم بەشی پرۆگرام ببیستن. بۆیە ئەچینە لای زۆر بەڕێز خاتوو مەنال عەبد کە بەڕێزیان ڕاهێنەری نێودەوڵەتی گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ لە ستودیۆ ڕۆژێکینە لەگەڵمان میوانە. سڵاو لەبێت و بەخێراتی. باری باش خاتوو زۆر بەخێراتی سەرچاو. ڕێگاکانی پەرپێدانی کار و پیشە ڕێگەی جیاواز هەیە بۆ ئەو بابەتە. ئێمە چۆن بتوانین ڕێگەیەکی دروست هەڵبژێرین بۆ پەرپێدانی کار و پیشەکانمان؟ بەڵێ طبعاً لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە سەردەمی تەکنەلۆجیایان ئێمە ڕێگەکان وەکو بەڕێزە باسی کرد زۆرن، بەڵام گرنگترین شت ئەوەیە لێرەیە ئێمە جۆری بزنسەکە دیاری بکەین، جۆری ئەو ئیشە. کاتێک کە جۆری بزنسەکەمان دیاری کرد لەوە ئەتوانین ڕێگاکانیش دیاری بکەین، چونکە هەر بزنسە کۆمەڵە ڕێگایکی تایبەت بەخۆی هەیە بۆ فراوان بوون. هەیە فراوانبوونەکەی مەحدودە، هەشە فراوانبوونەکەی بەربەڵاوە، ئەتوانی بەردەوام داهێنانی تیاکەی ئبداعی تیاکەی. لەبەر ئەوە بەڕای من یەکەم هەنگاو بۆ بەرەو پێشوونی هەر بزنسێک ئەوەیە بێ جۆری بزنسەکە. دوو جۆر بزنسمان هەیە ئێمە، بزنسی خەدەمی واتە خزمەتگوزاری. من خزمەتگوزاریە کە پێشکەشەکەم لە بەرامبەریا بڕێک پارەت لێوەرەگرم، بۆ نمونە ڕابێژێکت لە بواری بزنسا یا لە بواری گەشەپێدانی مرۆییە یاخود شەریکاتی ئیتیساڵات، ئەمانە خزمەتگوزاریە کە پێشکەشەکەن. شەریکاتی ترمان هەیە یانە بزنسێکی ترمان هەیە ئەویان منتەجە واتە بەرهەمە. بۆ نمونە من چەپکێ گوڵت پێ ئەفرۆشم لە بەرامبەریا بڕێ پارەت لێوەرەگرم، یاخود کاڵای خواردنە جلوبەرگە هەر جۆرە کاڵایە کە ئێمە ڕۆژانە بەکارهێنین. یەکەم هەنگاو کە جۆری بزنسەکەمان دیاری کرد دوایی هێنە سەر ئەو هەنگاوانی کە ئێمە چۆن پەرە بەم بزنسە بین. طبعاً بەتایبەت ئێستا لە ساڵی 2023 نەقلەیەک و هەنگاوێکی زۆر گەورە لە بواری بزنسا ڕوویاوە، ئەویش بەهۆی زیاتر بەرەو پێشچوونی دەکای ئیستناعی واتە چات GPT کە ئەمیش لایەنی بڵین سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە و لەوانەیە با بڵێم تهدیدی بەشەریەتی شەکا تا ڕادەیەک، چونکە لە سایە 15 بۆ 20 ئەو ئیشکارانی ئێستا کە گەنجان ئەیکەن و وەکو بزنسێک بەکارهێنن چات GPT نایڵە. بۆ نمونە جاران تۆ لۆگۆیەکت دروستە کرد، پێویستی بە لۆگۆیەک بوو بۆ ئیشەکەت، ئەبوو گەنجێکی دەستڕەنگین لە بواری گرافیک دیزاینە لەم بوارەیە بۆت بکە. ئێستا چات GPT بە یەک دەختەی زر بۆت ئەکا، یعنی ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە، بەڵام ئێمە ئەمانەیە ئیجابیاتەکەی وەرگین. ئەم چات GPT تۆ ئەتوانی بەکاری بێنی بەشێکی زۆر فراوان بزنسەکەت بۆ پێشخە، یعنی کۆمەڵێک گۆڕانکاری زۆر سەردەمیانەت بۆ بکار لە بزنسەکەیە و ببێ بە بزنسێک کە ئەتوانین لە وڵاتانی شالەقت هەبێ. زۆر باشە، زۆر کاتێ ماڵین بەر لەوەی هەر کارێ بکەین بابزایی چی ئەەکەین، پرسیاری لە خۆمان بکەین کە باسی بزنسەکەین. زۆر کەسێ نازانێت چی بزنس، یعنی زۆر کەسێ نازانێت کە لەوانەیە لە ڕووی مادیۆ بڕەپارێکی زۆریش بخاتە کارێکەوە، بەڵام تیا سەرکەوتوو نابێت. هەندێک کەسی شەیە لەوانەیە ئەو بڕەشی بەدەستەوە نەبێت، بەڵام ئەمەنە بە هۆشیارانە ئەمەنە بە پلان ئەچێتە پێشەوە، ئەتوانێت کارێکی باش بۆ خۆی فەرام بکە و لەمان کاتیشا هەم سوودی بۆ خۆی بۆ چواردەور و کۆمەڵە کەسی کەشە بێ و تیمێکیش پێک بێنێ. کەواتە ئێمە باجارێ لایانی مادیەکە لابین، با لایانی ئەوە دابنین کە چۆن فکر و پلانی خۆمان بەکارهێنین بۆ ئەوەی کە بتوانین بڕوامان بۆ هەبێکەیکەین، چکە هەر ئیشێک خۆشت نەوێت ناتوانانی تیا سەرکەوتوو بێ. هەرەوە نیە تۆ پارێ تیاپیا بکەیت، چکە کە پارە و تیاپیا کرد لە کاتێ لە کاتەکانە ئەدوەستێنێ، بەڵام کە خۆشم ویست هەوڵێم هەنگاو بە هەنگاو لەگەڵ یا بڕۆم. چۆن بتوانین ئەم فکرە بەکاربێنین؟ پێش هەموو شتێ من هەموو کاتێک لە ڕاوێژەکانیشمان کە خەڵک پرسیاری ئەوە کا وەک بەڕێزەوەتە چ جۆرە بزنسێ بکات، یەکەم شت ئەوەی لەگەڵ خۆیان دانیشێ ئەم کەسە حەزی لە چییە، شەغەفی خۆی، حەز و ئارەزووی خۆی لە چ بابەتێکە. بێگومان هەر یەکەمان حەزمان لە لایەنێکە لە بابەتێکە کە ئەگەر پارەشمان نێنێ، یعنی لا ئیرادیان ڕۆژانە حەزەکەین بیکەین خەریکی بین. بۆ نمونە کەسێکە بینی لە ژوورەکەی خۆیان شەو و ڕۆژ خەریکی کۆمپیوتەرە، هیچ لایەنێکی مادیش ئەها چۆنەڵی لەوانەیە لۆمەشی بکرێ لە ماڵەوە، ئەمە چی هەر خەریکی کۆمپیوتەری هیچ داهاتێکی شەنیە، هیچ لەوانەیە نەیکردبێ بە بزنس، بەڵام ئەو حەز و ئارزوی خۆی لەوەیە ئەبینێتەوە کە دانیشە دەستکاری ئەم پرۆگرام و بابەتە ئەلکترۆنیانە بکات. کەسێکتر
سیرەکەی لە ژوورەکەی خۆیان خاتونێکی دەسڕەنگینە لەوانەیە کۆمەڵە جلوبەرگی بەکارهێنرا و بێنە دیسان دروستی کاتەوە نەخشی لەسەر کاتەوە سیرەکەی دەسڕەنگینەیەکی تایە. ئەم کەسانە هەر ئەوە هەستیان کرد مرۆڤ خۆی هەرەوە هەستی کرد حەزی بە بابەتێکە زۆربەی کاتەکانی خەیاڵ و هۆش و با بڵین کاتی خۆی بۆ تەرخانەکە کەواتە لێرەیە ستۆپێ بکا بۆستێ. یەکەم نقطە ئەوەیە تەرکیز کاتە سەر ئەوەی کە من بەڵێ حەزم لەم بابەتەیە. دوم هەنگاو ئەوەیە چۆن ئەمە بکەم بە بزنسێک بە داهاتێک بۆ خۆم. بۆچی یین ئەمە ئەکەین بە بزنس لەبەر ئەوەی تۆ کاتێککە حەز بە ئیشەکە یەکەم بەردەوامە بی لەسەری وازی لێ ناهێنی دووەم داهێنانی تیاکەی ئێستا سەردەمی داهێنانە یعنی منافەسە لە بزنسا زۆر گەورەیە لە هەموو وڵاتانی عالەما بۆ لەبەرەوەی چۆنەڵی ئێستا دەسەکەمان کەشفە بۆ نمونە تۆ کارێکت هەیە ئەکید لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ئەبێ عەرزیکەی ڕکلامی بۆ بکەی پەیجێکت هەبێ ئەم پەیجە ئەبینرێ کۆمەڵە کەسانێک هەیە یەک تەقلید دەکاتەوە هەمان شت ئەگەر تۆ داهێنانی تیانەکەی بڵێن تەمەنی بزنسەکەت کورت ئەبێ زوو بەسەر ئەچێ بۆ ئەوەی داهێنانیشکەی ئەبێ حەزی لەو کارە بێ بەردەوام بیتە بۆیە هەنێک کەس ئەبینین لەوانەیە 25 ساڵە یعنی سەیرت لێ ئەم کەسە لە داهێنان ناوەستێ ناکەوێ فەشل ناهێنێ بۆچی لەبەرەوەی بزنسەکە ڕێک لەگەڵ حەز و ئارەزوی خۆیان یەکی گرتوتەوە لەبەر ئەوە کاتێکی زۆری بۆ تەرخان کردووە توانیوێتی ئەم بزنسە سەرکەوتووە چۆنەڵی دەست پێ بکە و پەرەی پێ باوەکو بەڕێزی شوتە مەرج نییە پارێکی زۆرە بەدەستەوە بێ ئەستان جاری وا هەیە لەوانەیە ئەم قسە بەلای زۆر کەسێکە و سیر بێ و خەڵکی لای خۆشمان زۆر نەیزانە جاری وایە ئەسڵان مەرج نییە پارەش پێ بێ بۆ بزنس ئێستا بۆ نمونە هەنێ مەواقع هەیە لە ئینتەرنێتە هەمومان ئینتەرنێت و مۆبایلمان هەیە لە ماڵەوە یعنی وەزیفەی تایە 1 سەعات بە $100 بەس ئەو کەسە تعلیقی صوتی یعنی صوتی خۆی بخاتە سەر بابەتێک يعني تصور كإسا فرصتي بزنس چەند زۆرە يعني تۆ بەلایانی کەمەوە ئەگەر 6 ساعات ڕۆژانە تەرخانکەی بۆ ئیشێکی ئاوا باشە بتانی لە ڕێگەیەوە بزنسێک بۆ خۆ دروستکەی لە ماوەی ساڵێکا بێت گۆڕانکاریە بەسەر ژیانتا بێ خاتومەلا زۆر کاتیژ ئێستا لەوانەیە ئەڵین بە تایبەتی باباسێکی گەنجە کارمان بکەین لە ناو زانکۆکانە کارنامەی دەرچوەرەگرێت زۆر بەیان لە ڕووی ئەکادمیۆ زۆر توانایەکی باشیانێ لە هەر بوارێکا بن زۆریان بەڕاستی زمانێک دو سێ زمانی کەشەزانێ ینی ئەمە واکە کار ئاسانیشی بۆ بکە لە ڕووی ئەوەی کە ئێستا ئەمەە تەکنەلۆژیا باڵی کێشاوە بەسەرمانە دەی با بەکاری بێنی بۆ سوودی خۆمان لایەنە خراپەکەی لابنکە هەتا چواری بیانی بە دیاریۆ دانیشی ینی تۆ ڕێنمای چییە بۆ گەنجانە کۆمەڵە ڕێکار هەیە بیکرینە بەر نەکرد لە ناو تەکنەلۆژیا لەناو ئەوەی کە خۆی حەزیلێتی ئەوەی کە خۆیەتی با لە شتێکی سەرەتاییەوە دەست پێ بکات ئەنجا بڕاتە ناو بابەتەکانی ترۆ ئێمەمانەوە یەکسە بچینە ناو بابەتەکەشەوە و پارەکەشمان دەستکەین یعنی قەت چاوەڕێوە ناکەین مادووبوونێکمان هەبێت چکە شتێک بەبێ مادووبوون بەرهەمێکی جوانی نابێت چۆن ئێمە فاوڵە بین جارێ پێش هەموو شتێ ئەوەی بەڕێزە باسی کرد یعنی زۆر بەداخەوە بە تەکید کۆمەڵە گەنجێکمان هەیە بە تایبەت زمانێکی وەکو ئینگلیزی کە ئێستا زمانی بزنس و زمانی چۆنەڵی زمانێکی عالەمیە زمانی عەرەبی زمانی تورکی هەموو ئەمانە یعنی نازانم تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە ئەمە بکا بە بزنسێک بەکاری بێنێ یعنی ئەو هەموو ئەکاونت و مەوقعە ئەجنەبی و ئینگلیزی و عەرەبیە هەیە کە ئەتوانی تۆ لە ڕێگەیەوە بزنس و داهاتێ بۆ خۆ دروستکەی خۆتی پێ بگەینی بەکاری ناهێنێ یعنی بەڕاستی زۆر حیفە من ئەڵێم ئێستا مرۆڤ ئەگەر بەس زمان بزانێ و ئینتەرنێتێک و مۆبایلێکی هەبێ ئەتوانێ یعنی باشترین بزنس بۆ خۆی دابینکە هەموو ئەوانەی کە بوون بە خاوەن بزنس بەڕاستی هەمویان مرۆڤی سادە بوون وەک ئەمانە هەموو لەوانەیە هەنێکیان ئەسڵەن تەلەڤیزیۆن زانکۆش نەبوو بێتن هەر لە شارەکەی خۆشمانە ڕەحمەتی لەبێ یعنی چۆن ئەڵێ بزنسەکەی خۆیان دۆزیوەتەوە تواناکانی خۆیان یعنی من هەموو کاتێک بە دەوروبەرەکەش مەڵێم وەرەقەیەک بێنە قایمەیە دروستکە خاڵە ئیجابی سلبیاتەکانی خۆ جیاکەرەوە ئەو خاڵە ئیجابیانەی کە هەتە زمانە توانای جەستەییە توانای گفتوگۆکردنە توانای قەناعەت پێکردنە ئەمانە هەمووی بنووسە کامیان ئەتوانێت بکەی بە بزنس ئەگەر هەمویان وەکو پاکێجێک کۆکەیتەوە بخەیتە بوارێکەوە بزنس دروستکەی یعنی چۆنەڵی گۆڕانکاریی زۆر گەورە بەسەر ژیانی خۆت و کۆمەڵە گەنجێکی هاوڕێشتە یعنی من هەنێک گەنج ئەبینم خۆی بزنسێکی داناوە دوای تەخەڕوج لە زانکۆ کۆمەڵە برادێکی خۆشی خستۆتە سەرکار بەڕاستی ئێستا خاوەنی کۆمپانیای خۆیەتی چەند خۆشە ئینسان ئاوا بێت بەڕاستی بالفعل اینجا مەرجیش نییە وەک بوتمان ئەو کەسە پارێکی زۆری بەدەستەوە بێ بەعکسەوە ئەسڵەن پارەی زۆر وات لێ ئەکات تۆزە پەلە بکەیت و بە پەرشوبڵایی هەنگاو بنەی حەزکەی زوو ئەو پارەیە زیاتر کەیت و وەبەرهێنان کەیت بەڵام کە پارێکی کەمە بەدەستەوە بوو
هەستەکەی ئەو پارەی ئەگەر لە دەست بڕوا تەواو ئیتر زۆر زیاتر دەستی پێواگریت پلانێکت هەبێ لە هەمووشی گرنگتر پرسیار لەو کەسانە بکەیت کە خبرایان هەیە وەکو بەڕێزەوەت مەژنیە ئەو کەسە خوێنەواریشی هەبێ یعنی کەسێک لە بوارێکە 20 ساڵە خەریکە تاجرێکی گەورەیە کەسێکی بەتەمەنە ئەچمە لای پرسیاری لێ ئەەکەم من گەنجێکم تازە دەست پێکەم ئەو نەم بەدەستەوەیە وەکو کوڕێکی خۆت وەکو کچێکی خۆت نەسیحەتی چیم ئەەکەی یەکێ دوانسیان هەموو ئامۆژگارەکان کۆکم و لە ئەخیرا اینجا هەنگاو ئەنێم پەلەش ناکەم لە هەنگاو نانە چونکە بزنس مەژ نییە لە سەرتاوە دەستکەوتی هەبێ یعنی من خۆم کە دەستم بە بزنس کرد بڕواتان هەبێت 3 ساڵی ئەوڵ بەس لە زەرەرا بوو یعنی 3 ساڵ بە بەردەوامی من بەس لە تاقیکردنەوە و هەوڵدان و گۆڕانکاری و ئەمانەیە بووم دوای 3 ساڵەکە کە لە بابەتەکان تێگەیشتم اینجا کەوتمە سەر ئەوەی بیر لە قازانچکەمەوە یعنی بزنس ئەوەی هەیە نابێ پەلە بکەی بەڕاستی زۆر باشە خەتو مەنال باسی خاڵێکی زۆر گرنگت کرد لە ئێستا زۆرێک لە کەسەکان هەم لە سەر ئاستی ناوخۆی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتیش توانیویانە پەیوەندێکی زۆر باش لینکێکی زۆر باش لەگەڵ وڵاتانی دەرەوە پێک بێنن باسی ئاستی ناوخۆی بکەین ئێستا زۆرێک لە پێشنگاکان ئەکرێتەوە ئەبینین ئەو کەسانی کە وتت ئاماژەت پێکرد کەسانی بە ئەزمونن لەگەڵ گەنجەکانە لە نێو پێشنگایەکدا بەشداریەکەن بەداهێنانەکانیان ئەزمون لە یەکتریەوە وەرەگرن ئاڵوگۆڕی بیرۆڕاکانیانەکەن ئەمە شتێکی زۆر جوانە لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەگەر باسی لێوە بکەین زۆر کەسمان هەیە بزنسەکەی لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت پەیوەندیەکی باشێ بێت لەگەڵ وڵاتانی دەرەوە تا چەندە ئەمەش پێت باشە داهێنانێکی زۆر گرنگ ئەبێت بۆ ئەو گەنجە کە بتوانێت ئەگەر دەستیشی نەگاتە ئەو کۆمپانیانی کە لە وڵاتانی پێشکەوتوو ئەتوانێت لە ڕێگەی ئۆنلاینەوە کارەکەی بەجێبێنێت بەتەکیید ڕێگەی ئۆنلاین یعنی یەکێکە لە ڕێگە هەرە سەرەکیەکان بۆ بڵاوبوونەوە بەرەو پێشچوونی بزنس یعنی هەر بزنسێک لەم سەردەما لایەنێکی ئۆنلاینی نەبێ ئەو بزنسە مردووە ئەگەر ئێستش نەمردبێ ساڵانێکی کەم ئەخایەنێت و ئیتر دوای ئەوە لە ناوەچێ چونکە تۆ لە ئێستاە سەردەمی ئەوەیە کە بەرهەمەکەت بە دەرەوەش بناسێنی لەوانەیە ئەو بەرهەمەی من لە ناوخۆیان زۆر تەڵەبی لەسەر نەبێ بەڵام توانێ من لەو بەرهەمەیە لەوانەیە لە ئەمریکا تەڵەبی لەسەر بێ لەو حاڵەتە من چی ئەەکەم موقعێکی وەکو ئەمازۆن هەیە وایە یان لە سعودیا شۆفیفای و ئەمانە هەیە زۆر باشگەشەی بەتەکید ئەتوانم لەوانەیە بەشداری بکەم بزنسەکەم خەمەڕ و هەر لەم ڕۆژانەیە هاوڕێیەکی خۆم لە وڵاتی ئیمارات ئافرەتێکە لە مناڵیەوە چیرۆکی مناڵانی ئەنووسی لە ژوورەکەی خۆیان طبعا احتیفازی بە هەموو ئەو شتانەشەوە کرده بوو کە هەر هەڵی گرتە بوو ئێستا لەم ڕۆژانەیە کتێبێکی نووسی دەربارەی بزنس لە موقعی ئەمازۆن فرۆشتی زۆرترین فرۆشی زۆرترین فرۆشی هەبوو تەسەڵکە کە ئەسڵەن لەو وڵاتانە کە پێی فرۆشتن ئەم کەسە نەناسراویشە یعنی نازانن کە ئەوە لە لای خۆمان لە شەرق الئەوسەط وڵاتە عەرەبیەکانە ئەوە بەناوبانگە هەر ئەوە ناونیشانی کتێبەکان بینی لە ماوەیەکی زۆر قیاسی و کەمە و یەکێکە لە باشترین یوتیوبەرەکانیش یعنی چەند جار با بڵێن دیاری وەرگرتووە لەلایەن یوتیوبەوە جا لەبەر ئەوە وەکو بەڕێزەوەت کاری ئۆنلاین یان با بڵێن بەشێک لە بزنسەکە کە ئەکرێ بە ئۆنلاین فرسەتێکی زۆر باشە یعنی جاران بۆ نمونە کابرا دوکانێکی هەبوو ئەبوو مەصرفێکی زۆری بکردایە بچوایە لە هەولێر لە دهۆک لە شارەکانی تر دوکانێک و ستافێک و کۆمەڵێ بڵێ ئێستا هەرەوە سپۆنسەرێکە شوێنەکان تهدید دەکەی ئەتوانی لە ئەمریکا سپۆنسەر بۆ بەرهەمەکەوکەی لە دوبەی کورە لە تورکیا لە هەموو شوێنێک یعنی چەند خۆشە ئەمە لە مقابلی بڕێک پارەی زۆر کەمە کە ئەمە هەم وەکو ڕێکلامە و هەم وەکو تەسویقە و هەم بوعدێکی با بڵێن زۆر درێژخایەنی هەیە جا ئێمە کێشەیەکمان هەیە ینی زۆر کە خاتممەنال من حەزەکەم لەسەرەوەی کە تۆزێک لەگەڵ بینەرەکانمان ڕووتر بین ینی زۆر جار ئێمە بێ واز لەوە بێنیت کە شتێکمان نەزانی با بپرسکەین نەک بڵێن ئێمە مشتێزانی چونکە کە پرسن نەکرد بەڕاستی هیچ سەرکەوتوو نابیت لە هەموو بوارێکان لە بواری بزنسانی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە دکتۆرێکی بەڕێزی زانکۆ لێرە ئامادە بوو ینی گەشتە سەر ئەوەی کە پلانی زانکۆیە کە ئەو بزنسانەی کە ئەو کەسانەی کە بازرگانی ئەکەن هیچ خوێنەواریەشان نییە بەڵام ئەزمموی ژیان و خۆناخبڕینەکانی کە هێناویانە و تێکەڵبوونەکانی چونکە بزنس هەر ئەوە نییە تۆ پارە گۆڕینەوە بێ توانی پارە بگۆڕیتەوە بزنس پێویستی بەوەیە کە تۆ کەسێکی زۆر کۆمەڵایەتی بێت بزنس پێویستی بەوەیە کە تۆ مشکێکی زۆر فراوانتە بێت بزنس پێویستی بەوەیە کە تۆڵی 3 ساڵ من زەرم کردو بزنس پێویستی لەوانێت ئەو کەسێکە 10 ساڵ زەرەر بکات بەڵام پێویستی بەوەیە کە تۆ چۆن خۆت قایمەکەی یعنی مامۆستا بەڕێزەکە ئەڵێ من کەسە بازمنەکانێن من ناو زانکۆ بۆی زانکۆ خوێندکارەکان بزانن ئەزمموی ئەم چی بووە کەوا پێاتێ بەڕێ
یعنی ئێمە زۆر جار خاڵێکی زۆر گرنگەیە کە پرس ناکەین یعنی خاتومەنال ئەزانێ شارەزایی هەیە لەسەر ئەوەی کە چەپکێ گوڵ ئەو بیڕازێنێتەوە زووتر ئەفرۆشیان من بیڕازێنەوە زووتر ئەفرۆشێ کە ئەم پرسانە ماکرێ ئێمە ئەتوانین ئەزمون لە یەکتر وەرەگرین چەند گرنگە ئێمە واز لەم خاڵە بێنین ئەگە شتێکمان نەزانی با پرسکەین ئەمە چەند گرنگە لە بواری بزنس بەتەکی زۆر گرنگە یعنی تۆ ئەگەر بتەوێت کات بۆ خۆت بگەڕێنیتەوە و زەرەر لە خۆت دوور خەیتەوە تا ڕادێکی زۆر ناڵم کەس نییە زەرەر نەکات لە بزنسا بەدەگمەن هەیە بەڵام بتەوێت ئەو مەترسی و زەرەر و کاتت لێ نەڕوات و کەمتری کەیتەوە ئەبێ پرس بە کۆمەڵە کەسانێ بکەیت کە ئەزمونیان لە تۆ زیاترە بەتابەت لەو بابەتی کە تۆ خەریکیت یعنی تۆ بزنسێکی داناوە ئەمڕۆ کۆمپانیایەکە دوکانێکە شۆپێکە وێبسایتێکە هەر شتێکە ئەچم پرس بە کۆمەڵە کەسانێکە کەم لە وڵاتەکەی خۆمان دەستم کە و ئۆکەی دەستم نەکە و بەتابەت ئەوانەی کە زمان نەزانن ئەتوانن کۆنتاکتیان هەبێت لەسەر لەگەڵ ئەو کەسانی کە لە وڵاتانی دەرەوە یان ئەمڕۆ یوتیوبە گۆگڵە چوزام هەموو ئەمانە هەیە هەر شتێک پرسیارکەی جواب تێهاتەوە یعنی چەند موقعێک هەیە بە تەواوەتی بۆ ڕوو نەکاتەوە کە مەترسەکانی ئەم بزنسە چێ اینجا دوای ئەوە مقارنەی ئەەکەم لەگەڵ وڵاتەکەی خۆمە چونکە ئێمە لە وڵاتێکان جیاوازە لە وڵاتێکتر بۆ نمونە بزنسێک من دوکانێکی با بڵێن وەکو وتمان گوڵ فرۆشتن ئەەکەمەوە لە دوبەی جیاوازە لە پاریس جیاوازە لە عێراقی جیاوازە لەوانەیە دەستور و تەقالید و بەکارهێنانی ئەوان و ئیحتیمامی ئەوان بەو جۆرە بزنسە شتێکی تر بێ و عێراق شتێکی تر بێ مناسباتی ئەوان زۆرتر بێ ئێمە لەوانەیە کەمتر بێ کۆمەڵە شتێکی تر گرنگتر بێ لەبەر ئەوە ئەبێ هەموو ئەمانە دیراسە بکەم پرس بە کۆمەڵە کەسانێ بکەم وەکو بەڕێزەوەتی زۆر گرنگە جاری وا هەیە با ئەو کەسە ئاستێکی خوێنەواری زۆر بەرزیشی هەبێ خبرە گرنگە لە بزنسە یعنی تۆ وەرە ئێستا هەر لە شارەکەی خۆمانە دوور نەڕۆین ئەو کەسانەی کە ناسراون و ناوبانگیان هەیە و دەوڵەمەنن کەس ئەزانێ بڕوانامەیان چیە نە ئەسڵان وەکو بەڕێزەوەتی لەوانەیە نەشان خوێن دەبێت هەرو نە خوێنەواریەکان هەیە و بتوانن عەقدێک ئیمزاکەن لەگەڵ ئەوەشا زۆر سەرکەوتون لە بزنسە بۆچی لەبەرەوەی لەوانەیە ئەو کاتی یا بێتیان بە خوێندن لەناو بازاڕ و لە بزنس و ئەوەیە گەورە بوو بێتن یعنی تۆ 20 ساڵ لە خوێندنە بەسەربەری جیاوازە لەوەی 20 ساڵ لە بزنسە وانە ئێستا من نەزانم بۆ نمونە مەراحیلی خوێندن هەموو چێ لەبەرەوەی بە هەموویان تێپەڕیوم ئەزان معاناتی چییە و ئەزانم شتێکیش لە بزنس چییە لەبەرەوەی دوای ئەو یەکسەر خەریکی بزنس بوو بەڵام کەسێک کە هیچ خەریکی بزنس نەبووە وەکو بەڕێزەوەتێ بۆ ئەوەی لەو مەترسی و زەرەرە دوورکەوێتەوە ئەبێ پرس بە کۆمەڵە کەسانێ بکە باشترین شوێن و با بڵێن کات و استغلالکردنی مناسبە بۆ ئەمە پێشانگاکانە بەڕێزەوەتی یعنی ئێستا لەم کاتەیە پێشانگای عقارات هەیە لە بەغداد یعنی لە هەموو شارەکانی عێراقەوە لەوێ بەشدارن تۆ هەر لەو پێشانگایە دووسێ کەس بناسیت زیاترنا هەر دووسێ کەس لە بواری عقاراتە پرسوڕای پێ بکەیت کۆمەڵە ئامۆژگاریەک ڕقم تەلەفۆنێکی لەوە بگری لەوانەیە دوای 2 ساڵ پێویستە پێ بێت باشە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە جاری وایە ئێمە دەستکەوتەکەمان کەسێکە بۆ بزنسەکەت مۆزەفێکی باشە کارمەندێکی دڵسۆزە کەسێکی دەستڕەنگینە ئەمانە دەستکەوتن خۆ دەستکەوتەر پارە نییە خاتومەلان باست لەوە کرد ئەزمون وەرگرتن و کردنەوەی پێشەنگاکان زۆر دەرفەتێکی واڵا ئەگەینێت بۆ کەسانی کە ئەیانەوێت خاوەن بزنسێکی خۆیان بن تا چەندە پێ وایە دانانی بزنسێک یاخود چوونە نێو کار و پیشەیەک سەرەتا دەستپێکی کارەکەت بە گروپات باشترە یاخود تاکە کەسی بێت ئەگەر بە گروپات بێت کاریگەریەکەی چۆنە بێت ئەگەر بە تاکە کەسیش بێت کاریگەریەکەی چۆنە بێت ڕەنگە زۆر کەسمان هەیە بە تاکە کەسی بترسێت دەستباتە کارێک کە نەتوانێت کارەکانی بەباشی دوایی ڕایی بکات بۆیە ئەگەر هاتوو کەسێک یاخود گروپێک تیمێک لەگەڵ یەکابن پێم وابێ کارەکان باشتر ڕایە بێت خۆی بەپێی بزنسەکەی هەنێ بزنس وا پێویستەکە هەر خۆت بی کەس سەرە لێ نەشێوێنەوە کەس نییە بەلاتە بۆی بزانی چی ئەەکەیت و پێویستیش ناکات کەس بە جۆرەگە بێ ئەزمموی هەبێت بەتەکیید وەکو وتمان ئەزمون وەرەگری پرسیارەکەی پلانی خۆت دائنی هەنگاو بە هەنگاو دوای ئەوە دەست پێکەی هەنێ بزنسیشمان هەیە نەخێر ئەبێ ئیلا بە گروپ دەست پێ بکەی چونکە ئەو ئیشە بە گروپ ئەکرێ بەڕاستی مەهام تەوزیعەکەی ئەو کاتە قازانج و داهات و چۆنەڵی هەموو بابەتەکان ئەبێ دابش بکرێت لەبەرەوە بەپێی جۆری بزنسەکەی ئەمێک اینجا یعنی ئەو کەسانی کە ئەترسن بە تەنیا دەست پێ بکەن ڕاستی خۆی بزنس مجازەفەیە ئێمە باوا بڵێن و هەموو کەسێکیش ناتوانێت دەستی باتێ یعنی کەسە زۆر ئازاکان اینجا ئەتوانن بزنسکەن ئەبێ لە خۆی ڕاببینێت لە خۆی ڕاببینێ بەڵێ لە لۆمەی کەس نەترسێ متمانی بە خۆی بەتەکید کەسێک ساڵێک لە تەمەنی بڕوا بە دیار ئیشێکە و دوای فەشەل بێنە و دەوروبەر لۆمەی بکەن ئەبێ بتوانێت ڕوبەڕووی ئەو لۆمەکردە ببێتەوە ئەمەیە
دوای ئەولانەیە کەسانێک بڵێ ئەو تۆزە پارێ و بەدەستەوە بوو ئەوە ئەوی شێدانە یعنی ئەوە ئەبیستین زۆر جار یەکەم شت ئەوەیە متوانەی بەخۆی بێت تواناکانی خۆی بزانێ یعنی بۆ نمونە کەسی وا هەیە لە بەڕێوەبردنا کەسێکی فاشیلە هەر خۆی لا ئیرادیان یعنی دەستی ئەوەی نییە چوکترین بزنس بەڕێوەبەرێ بەڵام لە مامەڵەکردن و قەناعەت پێکردنا کەسێکی پێرفێکتە ئەو کاتە نابێ بڵێ ئەم بزنسە من هەمووی خۆم بەڕێوەی ئەبم نەخێر تۆ لە ئێستا پێویستە بە کەسێکە بەڕێوەبردنەکە ئەساسیاتەکە و بۆ بەڕێوەبەرێ تۆ لایەنێکی تر بەڕێوەبەری ئێمە بێ ئاعتراف بکەین کە هەموو شتێک بە ئێمە ناکرێ ئیلا کۆمەڵە کەسانێکمان لەگەڵا پێویستە بەڵام من پێم باشە مەرحەلە بە مەرحەلە ئەو کەسانە بێنینە ناو ئیشەکە یعنی لە سەرەتایە ئەو کەسە نەچێ بەعقڵیەتی کەسێکی موظف مثلەن ئۆفیسێکی گەورە بگرێ و مەصرفێکی زۆر کاتێشتا دینارێکی پێیانە کردووە و کۆمەڵە کارمەندێکیش کە هەریەکان وایەنە یعنی معاشێکی ئەبێ بیتێ لە خۆتی کۆکەیتەوە نە سەرەتا خۆت دەست پێ بکەم مەرحەلە بە مەرحەلە چیت پێویست بوو ئاسانە کارەکە ئەتوانی بەدەستی بێنی بخیتە ناو بزنسەکەەوە بە هیوایەوەی کە بتوانین هەمومان ئەو کاری کە هەڵێ بژێرین بە شێوازێک هەڵی بژێرین کە لەگەڵ یان ڕابین بۆ بتوانین لەسەر خۆبین لەگەڵیا بۆ بتوانین بە شێوەیەک پرس و ڕامان هەمیشە هەبێت وەشی کە زۆر گرنگکە خۆشمان بوێت کە خۆشمان ویست ئەتوانین تیا سەرکەوتوبین دووبارە سپاس بۆ تۆ خەم دەستەکانت خۆش بێت زۆر زۆر بەخێر بێت.